پرسی موچە لە سنووری سلێمانی و هەروە هەڵەبجە و گەرمیان ئەمە پرسی سەرەکیە کە هەموو مانگێک دووبارە دەبێتەوە لە نێو سنووری سلێمانی و هەڵەبجە دیارە مانگان لە کاتی موچە دابشکردندا کێشە دروست دەبێت بە ئێستاشەوە چەند وەزارەتێک ماون کە هێشتا موچیان وەرنەگرتووە. ئیداری سلێمانی دەڵێت لە ناو سلێمانیدا ئەو داهاتەی کە پێویستە مانگانە لە حکوومەتی هەرێمەوە ڕەوانەی سنوور و ئیداری سلێمانی و هەڵەبجە بکرێت نانێنرێت بە شێوەیە کە بەشی دابشکردنی موچە بکات. هەولێریش باس لەوە دەکات کە نەخێت ئەو داهاتە مانگانە وەکو خۆی ڕەوانی سلێمانی دەکرێت. ئەمە پرسێکە تا ئێستا بۆتە پرسیار لەلایەن موچەخۆران و هاوڵاتیانی سلێمانی و بە شێوەیەکی گشتی لە تەواوی هەرێمی کوردستانیشدا. بۆچی ئەم ناڕوونی و ناشەفافیە هەیە؟ ئەم پرسە بە بەردەوامی باس دەکرێت و تا ئێستا هاوڵاتیان بۆیان یەکلای نەبووتەوە. کێشەکە لە نێو سنووری سلێمانی و هەڵەبجەیە لە ئیدارەداندا یاخود بەڵکو فعلەن کێشەکە لەوایە کە بەپێی پێویست داهات بۆ موچە ڕەوانەی سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارە جۆرا و جۆرەکانی ناکرێت. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت بە وردی ئابوووریانە باس لە داهاتی هەرێمی کوردستان وهروە ئەو داهاتی کە ڕەوانی سلێمانی و هەڵەبجە دەکرێت بۆ دابشکردنی موچە. گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم کە میوانەکەم بەڕێز دکتۆر یاد نەوزادە بەڕێزیان شارەزای ئابوورین لە هەمان کاتە مامۆستای زانکۆن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بە شێوەیەکی گشتیمە بزانم لە ئێستادا دارایی و داهاتی هەرێمی کوردستان چۆنە؟ زۆر سپاس. حتمەنتەوەرێکی زۆر گرنگە بەڵام کێشەکە لێرەدا کە باس لە داهاتی هەرێمی کوردستان دەکەین دەبێت پرسیارەکە لەوە بکەین ئایا هەرێمی کوردستان لە ساڵی 2014 هەتا ئێستا بودجەی نییە، بودجە نەنراوەتە پەرلەمان، واتە داهاتەکانی دیاری کراو نیە و خەرجەکانیشی نازانرێت. گەورەترین کێشە لە هەرێمی کوردستان هەیە ناشەفافیت، یعنی ئەمە و گەندەڵی کە هەیە لە هەرێمی کوردستان لە ئیدارەداندا لە دابشکردنی داهاتەکاندا کە نایەکسانی و نابەرامبەری دەبینین. ئەمە ڕەنجی داوەتەوانێ هیچ چەند ساڵی ڕابردووە، واتە ئەمیشی گێمەقسی لەسەرەکەین بە ڕۆژێک و دوان ڕوونادا. ئەمە کەڵەکە بووی چەندین ساڵە سەربەخۆ نەوت دەفرۆشرێ، کەس نازانێت داهاتی نەوت چەندە، مانجێ زیاد دەکا مانجێ کەم دەکا. کۆمپانیاکان زۆر زیاتر لە حکوومەت و لە خەڵکی کوردستان سودمەند بوون لە پرۆسەی نەوتدا، لە هیچ شوێنێکی دنیا نەبووە لە 157 بۆ کۆمپانیاکان بڕوا لە 143 بمێنێتەوە بۆ حکوومەتێکی گەورە و میلەتێکی 6 ملیۆن کەسی. راپۆرتەکان بڵاوکرێتەوە هەموو جێگەی گومانە. دیلۆیت بۆ خۆی لە وڵاتانی دنیا چەندین کەسی لەسرە کە تێوەگلاوە لە گەندەڵی کە سەرپەرشتی راپۆرتی حکوومەت دەکات بۆ بڵاوکردنەوەی داتای نەوت کە داتاکانی من بەش بە حاڵی خۆم بە هیچ جۆرە باوەڕ متمانم پێ نییە. لەبەرەوەی دیلۆیت بۆ خۆی مەیدانی ژمارەی ئەو نەوت و بەرمیلانی لا نییە کافرۆشترێت، تەنیا لەو کۆمپانیانی وەردەگرێت کە حیزب ئاڕاستی دەکات. ئەمە پرۆسەکە زۆر دەخان دەگەر قسەی لەسەرکەین، بەڵام دوجار دەبینین ئەگەر تەنیا باز لەم ساڵکەین لە مانجی 1 و مانجی 2 مانجی 3 ئەم ساڵدا مانگانە مانجی 1 نزیکەی ملیارە دلار نەوت فرۆشراوە، مانجی دووبایی 998 ملیۆن دلار نەوت فرۆشراوە، مانجی 3 ملیارێک و 128 ملیۆن دلار نەوت فرۆشراوە. یعنی ئەم بڕێکی زۆر گەورەیە بۆ هەرێمێکی وا بچوو. بەڵام بەشی دابشکردنی موچاکە بەبێ کێشە بە تەکیدی بەشیە کرد ئەگەر بەم جۆری ئێستانە بواە. ئەوەی ئێمە باسیەکەین لەم ملیارە بۆ نمونە 570 ملیۆن دلاری ڕۆشتەوە بۆ کۆمپانیاکان، 430 ملیۆن دلاری ماوەتەوە بۆ حکوومەتی هەرێم و بۆ موچە. یعنی بەشێکی زۆری ڕۆیشتووە بۆ کۆمپانیانی کە لە بواری نەوتدا کار دەکەن. ئەمە بارگرانیی تەواوی دروست کردووە. ئەوەشی دەمێنێتەوانێت کە بۆ موچەیە دووبارە دابش دەکرێتوانێ بەشی سلێمانی 288 میلیارد دینار مانگانە نێراوە، یعنی مانجی 288 میلیارد دینار نێراوە بۆ سلێمانی بۆ موچەی فەرمانبەر و مامۆستا و هاوڵاتیانی ئەم دەبەرەوەی کۆمەڵک داهاتی تر. خۆی مەبەستم لێ سلێمانی 362 میلیارد دیناری پێویستە مانگانە، حکوومەت 288 دەنێرێ، لەو 288 قەی نێرێ لە ڕێگاوە 15 میلیاری لێ بڕێ بۆ خەرجی سەرۆکایەتیەکان، خەرجی سەرۆکایەتی وەزیران و پەرلەمان و ئەوە. سلێمانی نزیکەی 25 تا 27 میلیارد دیناری پێویست بۆ مانگانە، بۆ دەرمان 6 میلیاری ویستووە، بۆ دەرماڵی وانە بێژی خوێندکاران 7 میلیاری ویستووە، 9 میلیاریش بۆ فەرمانگاکان و نەسری و خۆڵ ڕشن و خۆڵ و خاشاک، کەواتە لەم پارانە بڕێکی باشی دەڕوات، بۆیە کورتێنانمان توش دەبێت. بۆیە لەم دەڤەرە کێشەی کورتێنان هەیە، موچە لە کاتی خۆی ناگاتە دەستی موچەخۆر.
ئەمتوانم بڵێم ئەی جیاوازیەکەی چیە لەگەڵ هەولێر و دووهۆکدا ئێمە کە تەماشاکەین هەولێر و دووهۆک بە حکمی جوگرافیاکەی یعنی گومرجی ئیبراهیم خەلیل کە بەدەست ئەو دەڤەرەوەیە لەگەڵ حاجی ئۆمران سنووری بە سنووری چوار وڵاتەوەی سووریا تورکیا ئێران عێراق یعنی ئەمە بەڵێ دکتۆر لێرە ڕاتەگرم کە ئەڵین ئێمە بە بەردەوامی بە یەک پاکێج باسی هەولێر و دوهۆکەکرێ ئەمێ بزانم گەر جیاکاریە بکەین لە داهاتی دوهۆک هەم لە ڕۆی نسبە و ژمارەی دانیشتوان و کۆمەڵێک بابەتی ئیداریش گەر باسی لێ بکەین جیاوازی هەیە لەگەڵەوەی کە هەولێر پایتەختە ڕەنگە داهاتی زیاتری پێویست بێ بۆ پایتەخت بەڵام بۆشی بە یەک پاکێج بە بەردەوامی باسی لێ دەکرێت شەدێک داهاتی ئەوێ دوهۆک مانگانە بۆ دابشکردنی بووچە هەولێر بە هەمان شێو و سلێمانی و هەروە هەڵەبجێش گەر بەجیا ئێمە خۆی کێشەکە وەیە ینی لە ڕووی داهاتەوە بە هیچ جۆرێک زانیاریمان لەسەری نییە من وەکو ئەکادیمیستێک وەکو مامۆسایکی زانکۆ و بە دڵنیاییشەوە من لەو باوەڕدام مدیر عام و وەکیل وەزیر و تەنانەت وەزیرەکانی زانیاری تەواویان نییە لە ڕووی داهاتی ئەو مەرزانەوە ئەم زانیاریانە ینی بەشێکی کێشەی دارایی هەرێم ئەوەیە کە ئێمە سندوقێکمان نییە داهات کۆ ناکرێتەوە هەر کەسە و داهات بۆ خۆی کۆ دەکاتەوانێت وە کێشە بۆ داهات دروست دەبێت تەماشاکە لە وەکو باسم کرد ینی داهاتی ئیبراهیم خەلیل لەگەر جیاوازیەکی بکەین بۆ نمونە لەگەڵ داهاتی لەگەڵ ئەمانی ترا باشماغدا بۆ نمونە دەبینی دەهێندەی ئەوە ینی حکوومەتی تورکیا ئێمەگەر باس لە داتاکەین لە دیوی حکوومەتی هەرێمەوە داتامان دەست ناکەوێت ئەبێ پشت بەچی بەسین بۆ داتانەی حکوومەتی تورکیا لەو دیو ئاماژەی پێکا لە ساڵی 2021دا زیاتر لە 20 میلیارد دلار قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی بووە کە لە تورکیاوە هاتووە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق ڕۆیشتووە ئەگەر لە 110 باجیش وەرگیرا بێ لە 110 کە هەندێک شمەگەی تا لە 180 ڕوا تا لە 150 تێدایە ئێمە ئەگەر کەمترینیان حسێ بکەین ئەم 20 میلیارد دلارە ئەگەر باجی لە 110 وەرگرت بێ بۆ نمونە لەو 20 میلیارەیە کاتە 2 میلیارد دلار بۆ ساڵێک بۆ مانجێکە کاتە 170 میلیۆن دلار واتە تەنیا و تەنیا بە داهاتی ئیبراهیم خەلیل پارتی دەتوانێت لێو موچە بدا کێشەی موچەی نەبێ جا بێجگە لە ناو خۆمان هەیە کارەبامان هەیە ئاومان هەیە وەزارەتەکانمان هەیە دایری مرورمان هەیە ینی ئەمانە داهاتێکی زۆر زیاتر لەوەی 200 میلیاردی بەغدامان هەیە زۆر ڕاستە بەڵێ هەموو ئەمانە بۆیە لەو دەڤەرا توانم بڵێم بە هیچ جۆرە کێشەی موچە نەکبوونی نییە قەیرانی دارایی بوونی نییە و زۆر بە زۆری کۆمپانیاکان لەوێ کار دەکەن کار ئاسانیان بۆ دەکرێت ینی ئەمەی کە هەیە بۆ نمونە ئەگەر باس لە کارەبا بکەین کارەبا کە لە چەمچەماڵ بەرهەمێنرێ بۆ تەواوی هەرێمی کوردستان لە غازی کۆرمۆر بەرهەمێنرێ لە 133 دابشکردنی کارەبا بۆ سلێمانی و هەڵەبجە و ناوچەی ڕۆیشتووە لە 167 بۆ دووهۆک و هەولێر ڕۆیشتووە ئەی کاتێک دێنە سەر کۆکردنەوەی داهاتی کارەباسی لێدێ لە 133 ئەگەر خەڵک پاری کارەباش بدا لە کاتێکا کەشتیوان نییە هەموو خەڵک پارە بدا لە 133 داهاتی کارەبا بۆ ناوچەیە لە 167 بۆ هەولێر و دووهۆکە لە بەرەوەی تەوزیعی کارەبا بۆ زۆرێ ئەمەی چێکە لە نمونونەکان کە ئەمە بە پلان لە چەندین ساڵی ڕابردوودا ئیشی لەسەر کراوە بە زۆرێکە کار ئاسانی بۆ نمونە ئەو کۆمپانیانی کە کار دەکەن لە خلیج و لە وڵاتانی ترەوانێ بارەکانیان دێنن پیان دەوترێت کە لە دیوی حاجی ئۆمران و لەوە بێن ئاسانکاریان زیاتر بۆ دەکرێت لە دیوی باشماخەوە بێن ئاسانکاریان بۆ ناکرێ و ئەوەی لە دیوی باشماخەوە دەبینین لە سنووری سلێمانیەوە بین گەڕۆنتر بۆی هاوڵاتیان ئەوەی لە سنووری سلێمانیەوە کار ئاسانیان بۆ ناکرێت ئەمە لە ڕوویەکەوانێ کار ئاسانیشان بۆ بکرێت لەسەر حسابی بازیەم ناوچێ لێ خۆشبوون لە بازیان بۆ کرێت یاخود ترانزیت حسابیان بۆ دەکرێت واتە ئەگەر بارەکەشی بێنە هیچ داهاتێکی نییە واتە لێ خۆشببوونی بۆ کراوە ئەمەی چێکە لەو کێشانی کە لە چەندین ساڵی ڕابردوودا تا ئێستا درێژی هەیە من دەتوانم بڵێم بە سیستماتیک بە پلاندار ڕێژرا و کارکراوە بۆ کەمکردنەوەی داهاتی ئەم زۆنە بە جۆرێک گرفت دروست بێ بە جۆرێک لە پڕکردنەوەی پێداویستیەکانی هاوڵاتیانە خەدەماتە خزمەت گوزاریە دەرمانە ئەوەتانە خۆڵ و خاشاکە ینی هەموو یەکێک لەمانە دەبینیت ڕۆژانە قەیرانی هەیە و حکوومەتیش بە زۆرێک لە جۆرەکان توانم نەک باشکە ئەسا دوو ئیدارەیە ینی ئەوەی کێمە باسیەکەین ئەگەر یەک ئیدارە و یەک حکوومەت و یەک پلان بێ چۆن قبولی دەکات سەرۆک وەزیران لە کاتێکدا پێش جەژنە موچەی دەڤەری خۆیدات و موچەی ئەم دەڤەرە 4-5 وەزارەتە هێڵێتەوە ئەگەر فعلەن لەناو بانکەکانی سلێمانیە
پارە نییە داهات نییە بۆ ئەوی بێت بە خانەنشینان گەربەرمونە بینەوە لە بەرەوەی دوامین وەزارەتن کە موچەوەرەگرن بەڵێ پێشیان خستێنانە بۆ لە هەولێر ئەم کێشە نییە ئێمە پەیوەندیمان بە نەختینە و سیولۆ هەیە ینی کاتێک تۆ کاشە نییە لە بانکدا هەر ڕقم بە هیچ سفادی لێ ناکەی ناتوانانی موچەی پێ بدەیت ینی ئەمە گەورەترین کێشەیە ئێمە داهاتانی هەمانە هەمووی بە ڕقم بووە ینی با نمونەیەکت بۆ بێنمەوانێ گەورە بازدەرانە بۆ نمونە یاخود ئەو کۆمپانیانی لەم زۆنە کار دەکەن گەورە مۆڵەکانە ئەو کارگە گەورانەی چیمەند و شیش و ئیلاخیری کە ئەمانە دەبواە بازێکی زۆر بدەن و لەم زۆنە کار دەکەن ژینگەیەم زۆنە پیس دەکەن کارەبام زۆنە بەکاردێنن کە دێتە سەرباز ئەمانە لە بەروی لە هەولێردا بنکەی سەرەکییان هەیە دەچن لێ باز دەدەن ناگەڕێتەوە نەخێر ئەمانە وای کردووە بانکەکانی سلێمانی بەتاڵ بێت بە پێچوانەوە بانکەکانی هەولێر پڕ بێت و حکوومەتیش خۆی دەستێکی تیدا هەیە ینی ئەمە پرۆسێ بە سیستماتیک کراوە کارێک بۆ ئاسانکاری بۆوان کراوە کە باجەکانیان لە هەولێر بیدەن و هەندێکشیان ینی بنکەی سەرکیشیان لەوێت و ناتوانانی لێرە بە زۆر باجیان لێ وەرگری ئەمە وای کردووە ئەم ناوچەیە ینی ئەم زۆنە بە تایبەت دۆخەکە بە جۆرێک ئاڵۆز بێت یاخود بە جۆرێک لە دەست دەرچێکە نتوانێت کۆنتترۆلی نەختینەی بکات ئەمە زۆر گرنگەکە ئەبێ بیرێک لەوە بکرێتەوە ئا تاقی بەردەوام دەبێت بە دیل چییە جێگرەوە چی کاتیەوە نەهاتۆ پێدا چوونەوە بکرێت بە گرێبەستەکاندا بەم نادادیەدا بەم ناڕوونی داهاتەدا معقول نێمە لە وڵاتێکین پار ئەم کاتانە ساڵی 2021 بەرمیلێک نەوت $40-50 کرد ئێستا $100 حکوومەتی هەرێم داهاتی پار 400 میلیۆن دلار بۆ ئێستا ملیارێک دلارە ینی هەموو شتەکان زیادی کردووە معقول لە قەیرانی دارایی هەر بەردەوام بێ باشەواز لە قەیران بێنەمێنە سەر قەرزی حکوومەت هەر زیادی کردووە لە کارەبا حکوومەت هەر قەرزارە لە کۆمپانیەکانی نەوت و ئیلاخیری حکوومەتە قەرزارە پاشەکەوتی موچە هەر قەرزارە نەیداوەتەوە ینی ئەم حکوومەتە چی دەکا وانە چی دەکات نیازی چی هەیە کە نەوت هەر گران بێتوانێ و تێبینێکی تر کاتێک نرخی نەوت لە $50 بووە ڕۆژانە 460,000 بەرمیل نەوتی بەرم هێنا و هەنار دەکردووە ئێستا نەوت پاراکە دای بەزانەوە ڕێنجەکە بۆ خوارد 400,000 بەرمیلیش ئایا مەبەست لێی چییە؟ مەبەست لێی قوڵکردنەوەی قەیران و بەردەوامیدانە بە قەیرانیان نا لە کاتێکدا تەواوی جیهان بە دوای وزایە وێڵە لە کاتێکدا جەنگی جیهانی لەسەر وزە و غاز و نەوتە نەوت زۆرترین پارە دەکات زۆرترین خواستی لەسرە ئەمریکا وڵاتان پشتگیری هەر وڵاتێکی بەرەمێنی نەوت دەکەن کە زۆرترین نەوت بفرۆشن بۆی و قەیرانە چارەسەرکەن لە جیهاندا دەبینیت هەرێمی کوردستان بە پێچوانەوە مامەڵەتەکە ڕێگری دروستەکە کەمترین نەوت هەنارداکە ئەوێت قەیرانی دارایی هەر بەردەوامی هەبێ ناوێت چارەسەر بێجینا حکوومەتی هەرێم ئێستا توانای 650,000 بەرمیل نەوتی هەیە ڕۆژانە و دڵنیا دەکەم ئەو 650,000 بەرمیل نەوتە بفرۆشێ پێویستی نەک بە 200 ملیارەکەی بەغانا بێتوانێت تەواوی موچەش بدا و پاشەکەوتیش بداتەوە لەسەر ئەم بابەتەی کە دەتوانێت پاشەکەوت بکە قەرزەکانی باتەوە و موچە هیچ گرفتێکی نەوێ پرسێکی دیکەیەتە پێشەوە ئەوش دامەزراندنە کە ئەو چەند ساڵێکە بۆی پرسی قەیرانی دارایی و بوونینیان ناکرێت لەگەڵەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بیسمان کا چەند کارمەندێکی تەندروستی کە دامەزرێنراون لە سنووری هەولێر و دهۆک دیارە ئەمن هاوڵاتیانی سلێمانی پێیان ناخۆش نییە ئەمە وەک نوکتە وایە لە ساڵی 2014 دامەزراندن ڕاگیراوە لەم هەرێمە تەماشای من کە لە ساڵی 2014 9 ساڵە دامەزراندن ڕاگیراوە 9 ساڵە خەڵک موچەخۆرە مامۆسایە فەرمانبەرە تەقاعود دەبێ خانە نشینە بێ تیا ئەمرێ بە هەزاران کەس لە کرۆناش و پێش کرۆناش و ڕۆژانە خەڵک دەمرێ ئەم هەموو موچەخۆرە کە مرد و تەقاعود بوو ئەی جێگەکان بەچی پڕکرا ئەی باش قورسایی موچە بۆ کەمی نەکرد یعنی ئێمە هەموو مانجێک هەموو کاتێک لە هەواڵەکان هەر دەبیستین ملیۆنێک و 256,000 موچەخۆرمان هەیە 9 ساڵە ئەمە کەمی نەکردم ڕێژێ ئەم ڕقەمە کەمی نەکرد 9 ساڵە تۆڵی 900 ملیار دینار مێ بۆ موچە هەر کەمی نەکرد نەکەس دامەزرێنی خەڵک خانە نشینەکەی خەڵکیش خۆی ئەمرێ خەڵک واز لە کارە هێنێ بەڵام سەیرەکەی لەوەیە موچە و قورسایی موچە و ڕێژی موچە هەر کەمی نەکرد و زیادی کردووە بەڵێ خەڵک دامەزرێ بەڵێ ژێر بەژێر خەڵک دامەزرێ لەم حکوومەتە و بەبێ ئاگاداری واتە بە کتابی نهێنی خۆیان بە هەزاران کەس ئەمە دلیلە بۆ ئەوەیە گەروانیە با قسەکەی منوانە بێ پێمان بڵێن بۆ موچە قورسایی موچە کەم ناکە یعنی لەم هەرێمە کەس نەمرد کەس خانە نشین نەبوو تۆ نە کەسیش دامەزرێنی قورسایی موچەش کەم دەکەیتەوە ئەمە پێمان دەڵێ ڕێگەیەکی تر هەیە کە تۆ
لە ژێرەوە خەڵک دامەزرێنی ئەخیتە جێ و کەسانەی کە دەمرن کە خانەنشین دەبن کە ئیلاخیری باسی ئەو خاڵێکی زۆر جوانە کرد ئەوش ئەو داهاتە نەکەمەکە نەزیاکە و ڕێژەی موچە خۆرانیش باوە شەولاری بە کوردستان نەکەمەکە نەزیاد ئەمە دەگەڕێتەوە بۆی چاودێری نییە بەڕێزم پەرلەمان نییە کاڵم پەرلەمان بودجە ناچێتە پەرلەمان 9 ساڵە نەچووە کە تۆ ئەڵی بودجە واتە داهات و خەرجیەکان واتە چەند دەستکەوتووە چەند داهات هەبووە چەند خەرج کردووە کە ئەمەد نەبوو تەواویت تۆ دەرگای تەواو گەندەڵیت کردوەوە کە کەس نەزانێت تۆ داهاتەکە و چەنە خەرجەکانت چەنە ئیتر بە ئارەزوی خۆت دەتوانی خەرج بکەی قەرز بکەی بڵێ قەرزارم بڵێ قەرزار نیم ئێمە ناتوانین هیچ ڕخنەیە بگرین لەبەری بودجە نیە. باشە دکتۆر بابەتێکی دیکە وەکو دووە پرسیار لەبەرەوەی کاتمێدە لە بەردەستان نەماوە بابەتێکی کە زۆر باس دەکرێت لەلایەن ئابووریناسان و شارەزایانەوە ئەویش پێدانی کارەبایە لە وەرزە جیاوازەکاندا بوون منە پارێزگای سلێمانی بە حکومەوەی کە شوێنەکەی تۆزی شاخاویە ڕەنگە فێنکتە لە وەرزی زستاندا زۆرترین بڕی کارەبای پێدەدرێت لە کاتێکا کە لە وەرزی هاوینە خەڵک زۆر پێویستی بە کارەبایە بە پێچەوانەکەوێ نە لە زستان و نە لە هاوین کارەبا بۆ دابشکردنی پێدانی بڵێ جیاوازی هەیە لەوەشدا جیاوازی هەیە تەماشاکە وەکو باسم کرد بە پێی داتای داری کارەبای سلێمانی حتما دابشکردنی و خواستی هاوڵاتیان لە 130 کارەبای سلێمانی دابین کراوە لە 167 دراوە بە هەولێر و دووهۆک ینی بە قسەی بەڕێوەبەری کارەبای سلێمانی باز لەوەش دەکات دەڵێت ئەو کاتانی کە تێستی کارەبا دەکرێت کە پلانی دابشکردنی وزەی کارەبا دانرێ لەو کاتانەدا لە بەهاردا لە پاییزدا لەو کاتاک کە کەمترین لۆدی لەسرە بۆیە کەمترین بڕدانرێ بۆم دوو شارە بە پێچوانەوە لە مانگەکانی حوت و هەشت و لەو کاتانەی کە لۆدی زۆر لەسرە تێست لە هەولێر و دووە کاکرێ بۆی زۆرترین بڕی کارەبای بۆ دابین کرێ لە کاتێکدا زۆرترین کارگە لەم دەڤەرێ زۆرترین کارگە و دامەزراوە کە پێویستی بە کارەبای لەم دەڤەرێ دەبینیدەوە بارودۆخی کارەباکەیەتی ئێمە ئێستا لە مانگی پێنج قساکەین یەک مانگی ترم کاتانە بزانە کارەبای وەتانی چی بەسەردێ کارەبای نیشتیمانی لە ڕۆژێکا چەند سەعات دەبێت یعنی ئێمە کە باس لە گرفتەکان دەکەین گرفتەکانی یەکلایەن و دوان نییە یعنی لە کشت و کاڵ لە گەشت و گوزار لە کارەبا لە سێکتەری دارایی لە پیشە سازیلەوە بەرهێنان هەر سێکتەرێک تۆ لەمانە دەستی بۆ بەری دەبینی بە سیستماتیک کاری لەسەر کراوە بە سیستماتیک ئەم زۆنە کراوەتە ئامانج ینی ئامانجەکە لەوەیە خەڵک لەم زۆنە ناڕازی بێ هەمیشە خەڵک لەم زۆنە ببینێت گەندەڵی هەیە بۆ نمونە کۆمەڵک شتی زۆر کە پێویستی بە پێداچوونەوە هەیە ئێمە گرفتەکە چەندێک گلەیمان لە زۆنی ئەولا هەیە بگلیشمان لە خۆمان هەبێ نەمان توانیوە کەسی شیاو لە شوێنی شیاو دابنین یان هیچێک لەو گرفتانەی کە ئێمە هەمانە ئایا پرسیارەکە لەوەیە بکەین ئەو وەزیر و وەکیل وەزیر و بابەتانی کە لێرە ڕۆشتونەتە هەولێر و کار دەکەن ئاگاداری دۆخەکەنین ئەگەر ئاگادارن بۆ قوبوڵیانە چۆن قوبوڵیانە دۆخەکە بەم جۆرە بچی یعنی ئێمە وەزیری دارایی ناتوانین قسەی لەسەرکەین لەبەرەوەی لە بزوتنەوەی گۆڕانە بەڵام وەزیری دارایی بۆ خۆشی لێ هیچ دەسەڵاتیشی نییە یعنی لە هیچ وڵاتێک نەبووە وەزیری دارایی ئاگای لە داهات نەبێ تەنیا ئەڵێ ئاگام لەوەیە یعنی لێدوانی خۆی هەیە بە ڤیدیۆ تەماشایکان ئەڵێ من وەزارەتی سامانە سروشتیەکان مانگانە ئەم بڕەپارێن بۆ نێرێ ئیتر ئەڵێن دابەشیکە چۆن دابەشێکی دابەشیکە یعنی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئەمە هەر نازانم چێ نوکتەژ نییە ئەمە وەزیری دارایی ئاگای لە داهات نەبێ لە گومرگ نەبێ لە خاڵە سنووریەکان نەبێ ئەمەی کە قسەی لەسەرەکەین ئەتوانم بڵێم حکوومەتێکی سێبەر هەیە لەناو حکوومەتی هەرێمدا دەی بابڕێەوە بە کورتی لەبەرەوەی کاتی بەرنامەکەم هیچ نەما پێتان وایە سلێمانی بۆتە قوربانی سزادانێکی سیاسی و ململانی سیاسیەوە زۆر ڕاستە بەڵێ دکتۆر من زۆر سپاس دەکەم کا لە بەرنامەکەمان میوان بووی مادوونەبی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆریات نەوزاد کە بەڕێزیان مامۆسای زانکۆ و شارەزای ئابووری بوون ڕاستەوخۆ لەم تەوەری بەرنامەکەمە میوان بوون